سەبارەت بە سەردانی سەرۆک کۆماری ئیسلامی ئێران بۆ عێراق و هەرێمی کوردستان گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز محەممەد قادری ڕۆژنامەنووس و شرۆفەکاری سیاسی لە تارانەوە. بەڕێز قادری سڵاوتان لەبێت، تۆم کاتتان باش. چۆن بوو لە یەکەم سەردانیدا بۆ دەروی وڵاتەکەی وەک سەرۆک کۆماری ئێران مەسعود پزیشکیان عێراق و هەرێمی کوردستانی هەڵبژارد؟ خب ببینید در ادامه لە درێژەی سیاسەتی دەرەوە بە تەوەری دراوسێکان کە لە کابینەی سێزدەمدا دەستی پێکرد و شەهید ئایەتوڵا ڕەیسی وەڕێی خەز لە کابینەی چاردەیەمیشدا بە سەرنجدان بە استراتیژی کۆماری ئیسلامی ئێران لە ئاوردانەوە لە دراوسێکان ئەمە لە لایەن دکتۆر پزیشکیانەوە بەردەوام بوو. یەکەم سەردانی دەرەکی بەڕێزیان بۆ عێراق بە لە بەرچاوگرتنی خاڵە جیاوازە هاوبەشەکان ئەنجام درانەوە براو هەم لە بەغدا و هەم لە هەرێمی کوردستان و هەم لە بەسرا دیدار و گفتوگۆگەلێکی هەبوو کە نیشانەی ڕوانگەی تایبەت و ئاگاداری تەواوی ئێران لەسەر توانایەکانی عێراقا کە لە توانایەکانی هەموو لایەنەکان دەتوانیان هەوێ کەڵک وەربگرن بۆ پەرەپێدانی پەیوەندەکانی دوو وڵات و چارەسەرکردنی کێشەکانی نێوانیان بە تایبەت لە بواری ئاسایشی ناوچە و بازرگانی و ئابووری. بەڵێ، هەرێمی کوردستان بۆ ئێران تا چەند گرنگە؟ هەرێمی کوردستانی عێراق لە چەند لایەنەوە بۆ کۆماری ئیسلامی ئێران گرنگی استراتیژی هەیە. یەکەم، دانیشتوانی ئەم ناوچەیە لەگەڵ کوردە شەریفەکانی سەر سنووری ئێران پەیوەندی نەتەوەیان هەیە. هەروەها لایەنە دژبەرەکان هەوڵیان داوە لە هەرێمی کوردستان کەڵک وەربگرن بۆ زیان گەیاندن بە ئاسایشی نیشتمانی ئێران. سروشتیەکە کۆماری ئیسلامی ئێران بە قوڵکردنەوەی پەیوەندەکانی لەگەڵ هەرێم و بەرپرسانی هەولێر و سلێمانی هەوڵ دەدات ئەم پرسانە بگەڕێنێتەوە سەر ڕەوتێکی ئاسایی و هەم لە توانای لانی نەتەوەی ئەوێ کەڵک وەربگرێ بۆ بەهێزکردنی پەیوەندەکانی دوولایەن، هەم لە پەیوەندی لەگەڵ ئاسایش و بازرگانی بتوانێت کەڵکی لێوەربگرێکە. سروشتیە ئەمە بە قازانجی ئێرانەکانیش و بە قازانجی عێراقیەکانیش بە تایبەت لە هەرێمی کوردستانە. بەڵێ، گرنگترین پەیوەندی یعنی واخت با بڵین باستێکی باڵا قسەی لەسەر بکرێت لە نێوان ئێران و هەرێمی کوردستاندا پرسی ئەمنیە یاخود بازرگانیە؟ سیرکەن ئەمانە لێک جیان ناکرێنەوە، چونکە بازرگانی دەبێت لە دۆخێکی هێمندا ڕوو بدات. ئەگەر ئاسایش نەبێ بەدڵنیایەوە بازرگانی بۆ پەرەپێدانی پەیوەندی بازرگانی و ئابوورەکانیش نابێت. هەر بۆیش ئێمە دەبێ ئاسایش وەک هەنگاوی سەرەکی بۆ پەرەپێدانی هەر جۆرە پەیوەندیەک لەبەرچاو بگرین. لەوە هەدۆخێکدا بارودۆخ بۆ پەرەپێدانی پەیوەندی بازرگانی و ئابوورەکانیش زیاتر فراهەم دەبێ، بە تایبەت کە کۆماری ئیسلامی ئێران توانایی ئەوەی هەیە کە دەتوانێت پێویستەکانی هەرێمی کوردستان لە بواری کاڵا بازرگانیەکان دابین بکات، دەتوانێت دابینی بکات و کەڵکی لێوەربگرێت. بەڵام دۆخی ئەمنی و دۆخێکی هێمنێک و ئارامی دەوێت لە هەردوو لای سنوورەکە و پەیوەندیەکی دۆستانە لە نێوان دوولایەندا هەبێت بۆ ئەوەی ئەمە ڕوو بدات. بۆیە پێدەچێت هەردوو بابەتەکە دەبێ هاوتەریب لەگەڵ یەکتری و لە تەنیژ یەکتری بچنە پێشەوە. ئەمە مەرجێکی هەیەویش بەڕای من ئەوەیە کە بەرپرسانی هەرێم و حکوومەتی ناوەندی عێراق ڕێگای دەستوەردانی یاریکەری بێگانە و دەرەوەی ناوچەکە لە پەیوەندەکانی نێوانیان نەدەن. بەڵێ، ئەمە سەردانەی پزیشکیان وەکو سەرۆک کۆماری ئێران یەکەم سەردانی سەرۆک کۆماری ئێرانە بۆ هەرێمی کوردستان بڕیار بوو کە
پێشتر کە ئیبراهیم ڕەیسی خوا لەی خۆش بێت سەردانی هەرێمی کوردستان بکە سەردانی عێراقیش کات بەڵام بۆ ڕووداوە نەیتوانی بەڵام لە دوای دەست بەکاربوونی پزیشکیان هات ئەم سەردانە تا چەند واکات پەیوەندیەکان تند و چۆڵپڕتر بن و باشتر بن لە نێوان چه عێراق و ئێران چه ئێران و هەرێمی کوردستان. ببینید طبیعتاً هر چقدر که سروشتیەکە هەرچەندە دۆخی پەیوەندی سیاسی و ئەمنیەکان لە نێوان دراوسێکان پەرەی پێ بدرێ و هاوکاریەکان زیاتر پەرەبەستێنێ بارودۆخ بۆ هەر جۆرە پەیوەندیەک بەهێزتر دەبێت. یەکێک لە گرنگترین کێشەکان کە لەم ساڵانەدا لە نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێراندا هەبووە باسی کەڵک وەرگرتنی نابەجێی لایەنە دژی جودایی خوازەکان لە دژی کوردەکانی ئێرانە و وڵاتی ئێمە بووە. ئێمە ئەمە زۆر بە باشی دەبینین کە بەرپرسانی هەرێم پێشوازیان کردووە لە سیاسەتی کۆماری ئیسلامی ئێران بۆ چارەسەرکردنی ئەم کێشانەی نێوانیان و ئەم پەیوەندیانە لە داهاتوودا دەتوانێت یارمەتیدەری ئاسایشی ناوچەکە و پەرەپێدانی پەیوەندی بازرگانی و سیاسی و کەلتوری و کۆمەڵایەتیەکان بێ بە تایبەت کە دوو ناوچەکە توانایی شارستانی و کەلتوری و نەتەوەیان هەیە کە دەبێت زیاتر لە جاران کەڵکیان لێوەربگیرێ. لەم پەیوەندیەشدا کابینەی چواردەم استراتێژی تایبەتی هەیە کە هیوادارین بەو ڕووداوانەی کە لەم سەردانەدا ڕوویدا ئەم پەیوەندانە زیاتر لە ڕابرد و پەرە بستێنن. بەڵێ لەم سەردانەیدا مەسعود پزیشکیان سەرۆک کۆماری ئیسلامی ئێران بانگهێشتی سەرۆک بارزانی کردووە کە سەردانی چارام کات. ئەمە تا چەند دەبێتە سەردانێکی گرنگ و بەێسرکردنی پەیوەندیەکانی نێوان تاران و هەولێر. ببینید شما اگر دقت می‌کردید ئەگەر سەرنج بدەن لە ئەو دیمەنانەی کە لە کۆبوونەوەی بەڕێز پزیشکیان و بەرپرسانی هەولێر بڵاو بووەتەوە لە جۆری گوتار و زمانی جەستەی دوولایەن بە تەواوی ئەو هەستی خۆشەویستی و هاوڕێیەتی دیار بوو. بە تایبەت کاتێک پزیشکیان بە زمانی شیرینی کوردی قسەی کرد و کاتێک بەڕێز بارزانی لە وەڵامی پەیامنێری ئێرانیدا بە زمانی شیرینی فارسی قسەی کرد ئەمە خۆڵبوونەوەی باوەڕمەندی بە پەرەپێدان و بەهێزکردنی پەیوەندیەکان پیشان دەدات. سەفەری بەڕێز بارزانی بۆ تاران کە لە سەربانگێشتی دکتۆر پزیشکیانە دەتوانێت ئەم زنجیرەیە بەردەوام بکات. ئێمە پێشبینی دەکەین لە مانگەکانی داهاتوودا توانایەکانی دوو لایەن بە تایبەت بە ڕوانگەیەکی ئەرێنی کە حکوومەتی بەغدا و بە تایبەت سوودانی هەیەنە یارمەتی دەربێکە ئەم هاوکارێنە زیاتر لە جاران پەرە پێ بدرێن و سوودەکەی هەم بگاتە خەڵکی ناوچەکە و خەڵکی هەرێمی کوردستان و خەڵکی ئێران و بە تایبەت خەڵکی ناوچە سنوورەکان بگات. پەیوەندەکانی ئەمە ئاسانکاری بۆ دەکرێت. جا لەوەش لایەنە جۆرا و جۆرەکانی ئەو تاوانانەی کە دوژمنانی ئێمە ئەنجامیان دەدا بە تایبەت لە باسی تیرۆریزم ئەمە زیاتر مدیریەت دەکرێت و بە سەرنجدان بەو هەنگاوە ئەرێنیانەی بەرپرسانی هەرێم بە ئاراستەی ڕێکەوتنی ئەمنی تاران و بەغدا ناوێنە پێدەچێ هەردووک لە زۆر جددین بۆ ئەوەی بتوانن ئەم دۆخە زیاتر بەرەو پێش ببن و پەیوەندەکان زیاتر لە جاران پتەو بکەن. بەڵێ لە دوای دەست بەکاربوونی پزیشکیان وەک سەرۆک کۆماری ئێران لە ئاستی نێودەوڵەتیش پێشوازی لا هاتنی کراوە بۆ ئەوەی کە بووە سەرۆک کۆمار. پزیشکیان تا چەند دەتوانێت کرانەوەیەکی ئێران بکات بەڕووی جیهاندا و ئێران هەندێک دوور بخاتەوە لەو فشارانەی لە ئاستی نێودەوڵەتی لەسەرێتی. ببینید طبیعتاً این موضوع دو ئەم بابەتە دوولایەنی هەیە. لایەنێکی هەڵسوکەوت و سیاسەتی حکوومەتی پزیشکیان و خودی پزیشکیانە و پەیوەندی ناوچەی و نێودەوڵەتەکانە، لایەنێکی دیکەی
هەڵوێستی یاریکەرەکانی دیکەی سیستەمی نێودەوڵەتی بەرامبەر بە ئێرانە سروشتیە کە سیاسەتە بنەمایەکانی کۆماری ئیسلامی ئێران لە بواری سیاسەتی دەرەوە سیاسەتێکی دیاریکراوە و هەموو کات دووربوون لە گرژی و ئاشتی خوازی و خۆت بە دوورگرتن لە شەڕ و پێکدادان و پەیوەندی دۆستانە ئەوانە لە بنەماکانی پەیوەندیەکانی دەرەوەی کۆماری ئیسلامی ئێرانن لە کابینەی 14هەمیشدا ئەم ڕووداوە زیاتر هەوڵی بۆ دەدرێ ئێوە دیتەن کە بەڕێز دکتۆر عێراقچیش لەو دیمانانەی هەیە بۆ جەختی کردوێتەوە کە ئەمانە لە درێژەی کابینەی 13هەمدان کە ڕوانگەیەکی تایبەتی بۆ دراوسێکان هەبوو بەڕێز شەهید ڕەیسی و شەهید ئەمیر عەبدوڵڵاهیان زۆر بە دوای ئەم بابەتەوە بوون و لە کابینەی 14هەمیشدا ئەمە ڕوو دەدات و ئەمە نیشاندەری هاو هەنگاوی هەموو لایەنەکان و نیدەسەڵات لە ناو کۆماری ئیسلامی ئێراندایە کە دەیان هەوێ کۆماری ئیسلامی ئێران بگەڕێنەوە جێگە و پێگەی خۆی لە ئاستی ناوچەی و نێودەوڵەتیدا بە تایبەت ئێمە دەزانین دوژمنانی ئێمە لە ناوچەکە هەوڵێکی زۆر دەدەن کە گۆشە گیرمان بکەن کۆماری ئیسلامی ئێران گۆشە گیر بکەن بەڵام پەیوەندیەکانی دوولایەنی بە تایبەت جێگە و ڕۆڵی کاریگەری کۆماری ئیسلامی ئێران لە ڕووداوەکانی ناوچەکە و ڕووداوە نێودەوڵەتیەکان ڕێگا نادا کە هێزە جیهانیەکان و دوژمنانی نەتەوەکانی ناوچەکە بتوانن ئێران منزەوی و گۆشەگیر و بایکۆت بکەن. بەڕێز محەممەد قادری ڕۆژەوەنووس و شرۆڤەکاری سیاسی لە تارانەوە سوپاس.